سڵاوتان لەبێم کاتان باش بەداخ و پەژارێکی زۆرەوە کە ئەمڕۆ بە سەدان کیلۆمەترمان بڕیوە کە لە زۆرێک لە کۆمەڵانی خەڵکی بە شەرەفی کوردستان بوو بە دەسەڵاتدارانی ئەم هەرێمە کە خۆی لە ئاشتی و تەبایی و خۆشەویستی دابینیەوە. بەڵام بەداخەوە لە دەواازەی ڕاپەڕین ئەو دەواازەی کە سەیتەرێکی تایە ڕێگریان لە هەمومان کرد، ڕێگریان لە دایکی شەیدان کردە و دایکانەی کە لەگەڵمانان و ئەیانەوێ پەیامی ئاشتی بگەێنن، دایکێک کە جەرگەکەی لە جەرگی سوتاوە لە شەڕی ناوخۆدا ئەوان تێئەگەن کە جەرگ سووتان چییە. بەداخ و پەژارێکی زۆرەوە کە ڕێگریان لێ کردوین و ئێمە چەند پەیامێکە گەێنین. پەیامێکمان داوا لە سەرکردایەتی حیزبەکانەکەین کە بە هەموو شێوەیەک لە ماوەیەکی زۆر کورتە ئەو هێزانی کە جوڵەیان پێکراوە بگەڕێنەوە شوێنەکانی خۆیان. و ئەو ڕاگەیانانی کە گەرمیان کردووە بۆ دەرهەق بە شەڕی براکوژی ڕایگرن و بە هیچ شێوازێک لە سۆشیال میدیاوە کە هەمووی فیکە و باڵی خۆیانە ڕابگرن. و پەیامێکیشمان بۆ حکوومەتی عراقی هەیە کە بەداخەوە بە هیچ شێوازێک سەروەری عراقی کە خۆی ئەڵێنەی پاراسووە و دەوڵەتی داگیرکەری تورکیا ڕۆژانە خەسفی بارەگاکانی کورد ئەکات. بۆیە ئەگەر دەوڵەتی عراق بەو کارە هەڵنەسێ و ڕێگری نەکالەوە هیچ جیاوازێکی نییە لەگەڵ دەوڵەتی تورکی شۆڤێنی. هەمومان هەستیاری ئەو بارودۆخە دەزانین کە جیهان و سیستەمی نێودەوڵەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کوردستانی پیاداتێت دەبڕێ. هەمومان ڕیزبەندی و دابەشبوون و هەروەها مەترسیەکانی فراوانخوازی و جێگیرکردنی هێز لەم ناوچەیە دەبینین. ئێمە لە پێناوی ئاشتی و سەقامگیری و یەکێتی گەلی کووردا، لە پێناوی پاراستنی دەستکەوتەکانی خەباتی ڕزگاری خوازی و شکستکێنان بە پیلانی داگیرکاراندا بۆ دوورخستنەوەی ئاگری شەڕی ناوخۆ و بۆ پشتیوانی لە داخوازی خەڵک، بۆ پاراستنی ئاسایش و سەلامەتی خاک و خەڵکی کوردستان. ئەمڕۆ هاتوین پشتیوانی خۆمان بۆ دانیشتوانی ناوچەکە دەردەبڕین کە بەهۆی بردومانەکانی داگیرکەرانی کوردستان بەهۆی ئەو بارگژیانەوە کە دروست بوون زیانمەندی ڕاستەوخۆن. بێگومان ئەو لەشکرکێشی و سەنگەربەندی و گەلە کۆمەکیی هێز داگیرکاری لە کوردستان هەر ئەگەرێکی شەڕ لەم ناوچەیە مەترسی ڕاستەقینەن بۆ سەر یەکێتی نەتەوەی بۆ سەر تەواوی گەلی کورد. ئێمە پلانی داگیرکەرانی کوردستان دەزانین و دەبێت هەمومان بە هەموو شێوەیەک ڕوبەڕووی ببینینەوە بۆ ئاشتی و بۆ شکستپێنان بە پیلانی داگیرکەرانی کوردستان. ئێمە پشتیوانی خۆمان بۆ داخوازیەکانی ئێوە دووپات دەکەینەوە، داوا دەکەین بۆ دوورخستنەوەی بڵێسەکانی شەڕ لە کوردستان و ناوچەکە. هەموو هێزەکان بگەڕێنەوە سنوورەکانی خۆیان، سنوورەکانی پێش سەرهەڵدانی ئەم نەخۆشی کۆرۆنایە. هیچ بیانوویەک نەدەن بەدەستەوە بۆ ئەوی ئەو بارگژیە لەم ناوچەیە بمێنێتەوە، دوژمن بهێنرێتە سەر خاک و گەلی کورد. ئێمە لە بارودۆخێکی ئاوا هەستیار پڕ لە پێشهات و ئاڵۆزی لە کاتێکدا کە تاکە پشتیوانی ڕاستەقینەی گەلی ئێمە تەنیا چیاکان و تەبایی هێزەکانە، یەکێتی نەتەوەیی ئێمەیە. لە کاتێکدا کە جیهان بە هەلومەرجێکی تەواونێدا دەپەڕێ، داوا دەکەین کە یەکێتی نەتەوەی گەلی کورد و هێزە سیاسیەکان خۆپاراستنی هەر هێزێک لەوەی کە ببێتە داردەستی بێگانە، یەکخستنی خەباتی نەتەوەی لە گەلی کوردستان بکەینە استراتیج و کارنامەی ڕاستەقینەی هەمومان. چونکە تەنیا ئەمەیە زامنی پاراستنی ئاسایشی ئەم ناوچەی کوردستان، تەنیا ئەمەیە زامنی پاراستنی ئێمە لەو بێمتمانەی و سەرگەردانی کە ئێستا زۆر لە هێزە سیاسیەکان تێیدا دەژین. ئێمە داواکارین هەموو کێشە و ئاڵۆزەکان بە دانوستانی ڕاستەقینە و ڕێکەوتن دوور لە هەڕەشە و چارەسەر بکرێ. دش بە داگیرکاری و دەستدرێژی دژمنانی گەلی کورد، دش بردومانی ناوچەکە و لەشکرێکێشی بۆ باشووری کوردستان بە هەر بیانوویەک هەمومان هاڵدەنگ و تەباین سەروەری خاکی کوردستان و ئاسایش و سەلامەتی خەڵکی کوردستان بە هێڵی سوور بزانین. با بە یەک دەنگ پێکەوە بۆ ئامانجا بۆ دوورخستنەوەی مەترسی لە شەڕ و لە ناوچەکە دش بە داگیرکاری تێبکۆشین.